سڵاتان لێ بێم کاتتان باش لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. لە قەڵادزەیە کۆمەڵێک کوڕ و کچ ماڵێک دادەمەزرێنن بۆ با کلتورکردنی خوێندنەوە. کۆمەڵێک خانمی شاری سلێمانی بۆ کۆکردنەوەی خەونەکانیان بەیەکەوە ماڵێک دروست دەکەن. لە دەڤەری خۆشناوەتی پیاوێک زیاتر لە 60 ساڵە کاری ڕەزەوانی ئەنجام دەدات. گروپی ماڵی سنۆبەر گروپێکی خۆڕسکی تایبەت بە هاندان و بە کللتورکردنی خوێندنەوەیە کە لە کۆمەڵێک کوڕ و کچی قەڵاتزێ پێکاتەوە ژمارەیان نزیکەی 40 کەس دەبێت. ئەوان هەرجارە لە شوێنێک کۆ دەبنەوە هەرچەندە کە شوێنێکی تایبەتیان نییە بۆ خوێندنەوەی هەفتانە لەسەر کتێب و ئەو بابەتە گرنگانەی کە پێیوەستن بە خوێندنەوەوە. هەروەها هانی خەڵکی ناوچەکە دەدەن کە زیاتر ڕوو لە خوێندنەوە بکەن و چەندین چالاکی جیاوازی دیکەش ئەنجام دەدەن. من کوێستان حەسەنم یەکێک لە دامەزرێنەران هاوکات ئەندامانی گروپی ماڵی سنۆبەرم. گروپی ماڵی سنۆبەر گروپێکی کللتوری فەرهەنگی خۆبەخشی خۆڕستکە ئامانجی بە کللتورکردن و هاندانی خوێندنەوەیە. تەبان ئەم گروپە ماوەی 3 ساڵ دەبێت دامەزراوە لە 18 2015 لەلایەن 3 کەسەوە یاخود 3 هاوڕێ بووین ئەو فکرەیەمان بۆ هاتکە لە شارێکی بچووکی وەکو قەڵاتزێ بتوانین وردە وردە هەنگاو بنێین تا خوێندنەوە ببێتە بەشێک لە کللتوری تاک. ئەگەرچی ئامانجەکە دیاریکراو بوو و دەشمانزانی کە ڕەنگە سەرەتا هەندێشت بێتە پێشەوە چونکە تا ئێستا مەسەلەی خوێندنەوە یاخود مەسەلەی کتێب تا ڕادەیەک نامۆیە وەکو کللتور تا ڕادەیەک نەبووتە عادەت نەبووتە نەریتێکی ڕۆژانە. بەڵام لەگەڵەوەش دەستمان پێکرد لە چەند کەسێکەوە لە 3 و 4 کەسەوە دەستمان پێکرد بەرەبەر هەنگاومانە تاوەکو تقریباً ڕێژەی ئەندامانمان گەشتۆتە 40 ئەندام هەندێک جار واتە ڕوبەرێکی ئازادانی هەیە. هەندێک جار کەسێک دێ ماوەیەک بەشدار دەبێت هەندێک جار دواتر دەڕوات لەوێ نامەوێت دواتر کەسانی تر دێن ئامانجە سەرەکەی ئێمە هاندانە بۆ خوێندنەوە. ڕەنگە کەسێک هیچ پێشکەنیەکی خوێندنەوەی نەبێت بەڵام کە دێتە ناو گروپەوە دەست پێ دەکات وەکو حەز وەکو خولیایەک وەکو پێویستیەک وەکو یەکێک لە هاوکارەکان یەکێک لە بناغەکانی هۆشیاری ئینسان ڕۆڵی خۆی دەبینێت و دەست پێ دەکات. هەندێک جار خوێنەری زۆر زۆر جدیمان لەگەڵوە کە بێگومان تەئسیری هەبووە لەسەر بەرەو پێشبردننی ئامانجەکە. ئێمە وەکو ئەندامانی ماڵی سنۆبەر کە گروپێکی خۆڕسکین ئامانجمانەوەیە کە کللتور خوێندنەوە بێ بە کللتورێک لەناو کۆمەلگادا کە لەم سەردەمەدا زیاتر گەنجەکانمان لەبری ئەوەی خۆیان بە خوێندنەوە و پەرەپێدانی توانەکانیاندا بەسەربەرن زیاتر ڕێیان کردوتە چەند شتێکی لاوەکەوە. ئێمە ئەو گروپە هەستاوین وەکو هاندانێک بۆ ئەو خەڵکە وەکو هاندانێکی زیاتریش بۆ خۆمان بۆ ئەوی خوێندنەوە ببێ بە کللتورێک لەناو ئێمەدا و هەموو تاکەکانمان ڕۆشنبیر ببن. کاری ترمان کە ئەنجاممان داوە چونێتە قوتابخانە و خوێندنگاکان جا نەک تەنها لەم قەزایەدا نەک تەنها لە قەڵاتزێ نەک لە خوێندنگاکانی ناوشار ڕوومان کردوتە گوندەکان ڕوومان کردوتە ناحیەکان لەوێ چونێتە خوێندنگاکان سیمینارات بۆ خوێندکاران کراوە کە هاوکات لە پاڵ ئەو سیستەمە دیاریکراوەی خوێندن هەیەی کە ڕەنگە زۆر جار خوێندکار حەزی پێ نەکات دەستی بۆ بەرێت لە پاڵ ئەوەدا بۆ بەهێزکردنی خۆت بۆ کرانەوەی هێش و بۆ دروستکردنی خۆهۆشیەک کە ئینسان و تاکی کوردیش بەتایبەت پێویستێتی پەنای بۆ بەرێت.
لا بەڕێوەبەرەتی چاکسازی ژنان و منداڵان لە دهۆک پۆلیسێک لە کاتی پشووی خۆیدا لەوێ کۆمەڵێک کاری هوەری ئەنجام دەدات کە پێی دەگوترێت هوەری سەرزەوی ئەو دەڵێت کە هەر لە منداڵیەوە خولیای ئەو کارە هوەریانەی هەبووە و ئێستاش لە توانایدایە کە شوێنە گەشتیاری و شوێنە گشتیەکان بە هوەرەکەی بنەخشێنەوە و بیڕازێنێتەوە کە بریتە لە کۆمەڵێک تابلۆ و نەخشی ناوازە کە لە بەرد و بەڕەنگ دروستی دەکات. أس نزمي رشيد بوليس مدني الشخصية أفراد السنة دوامت كم دوام أخرى كار خدای پلیسیه از کار خود هنری جید کم هر نقشه که هبت اشم چکم و جهه کار خود و جهه گشت و گذار سنتر باجری و هر جهه که هبت کو هاریگاری بده گرن اشم بر کار خراشی بکن لایش زارگینی خواره از حش نقشه کشانید کم و وینا چکم لسر عردی سر ورقال هر جایی که هبت کو از کار تدا بکم و من حشوی کاری کری و دهره بردوام بمشی سر وی کاری اما هندک برم پیدا گرم حضره و اینا نویره من بیا الویره هندک وینا چکم و تشتاق جام ده طرف بریا چاکسازیه و من دست بگیرم من بویا خینا جناب رهبری جهاری کار بید گل من و من برجی پرانگ سروشتی چگرن آلای کردستانه و نقش ماشي حرم مكيشو ونوفي كردستاني جهت گشت و گذار هبنده چکم چیا هبنده چکم هر جهه که هبت دیف طاقت خو و زیادتر دی چکم باور بگه مصرف چد بس نه هنشوی مصرفی کو بیشین گلک چد مصرف اگه چتو و بس بچه وقت بید یه وقتی نه اما بیشم کدینو که همه ابرو دست بگم آلا اکید چکم یعنی دو سه روش پیدوین پتر پیدوین سبقه حتی حشک بید و رنگی بده بری و همی برشی چه نوبن یعنی نوعی که بریه هی بس او نوع بری تا چگرن بویاخ دا جوه نبید دا رنگی خوب بر نداد و ابجور بریه چیو هی بنا معملية هيرن وتقينن بو جالك شولت بيتفي وبقى بينا جالك عرض شارع جي سياحي دانن بس كتاكو كم من هديت بوياخ كري بس مينان وبوياخ كرنو مشيش تنشي ناتشون وأصلا مش دي جالك يعني مين تبي في وقتك دريج لمينه رانجي برنادت وتشتاقي جالك جانكم من كريل دافخو بجاس نظانم وارب كبوليسي وهنري گله کاشیک جداه بله با مدوید نزدیکی اکم بر کار خور از کار خوشید کم و بهم ودانم بد از بخو دو دم جمیرا سه دم جمیرا استراحه خو تیم وی کارید کم بۆ پاراستنی کولتور و فەرهەنگی کوردی کۆمەڵێک لە خانمانی شاری سلێمانی ماڵێکیان کردوتە وێستگەیەک بۆ بەدی هاتنی خەونەکانیان ئەو خانمانە هەریەک با شێواز و ستایلی تایبەتی خۆی کاری دیزاین و بەکارهێنانەوەی شتە بەکارهاتووەکان دەکەن ئەوان ئەیانەوێت ئەو لەو ماڵەی کە دروستیان کردووە بتوانن گەلەریەک بۆ کۆکردنەوەی فەرهەنگی کوردی دروست بکەن کاتێک کە کەسێکی بیانی سەردانی گەلەریەکەیان دەکات بە بەشێک لە فەرهەنگی کورداش نابێت. شاناز جەمال لە دایکبووی شاری سلێمانیم خاوەنی پرۆژەی پاشۆل گروپم
بیرۆکەم پرۆژێ لەوە هاتە مێشکم کە من بۆ ماوەی 4 ساڵە کارەکەم لەسەر ڕیسایکلین ئەو بابەتانی کە لە ناوەچن وەک جاجم سەرەتا لە جاجمەوە دەسم پێ کرد لە بەڕێی کۆن لە قوماشی کۆن جایسە هاتوتنە ئەو بابەتانەی کە لە ناو ماڵە کۆنە بێ و لە ناوەچێ بیرم کردەوە تەنیا ئەمە بمەوەستمەگو پرۆژێکی گەورە لە ئایندا دوای 5 ساڵە خەونەکەم هاتە دیتوانم بیکەم بە پرۆژێک نەگەر خۆم بگرە ئافرەتی خاوەن بیرۆکەی جوان خاوەن دەستێکی ڕەنگین لێرە کار بکەین پێکەوە وەک دامەزرێنەرێکی کاری دەستی بێ کە لێرە لەم ناوەندە کارکەین هەموو پێکەوە ژیانێکیش بێ لەگەڵ و کچانەی کە لەگەڵمان. خەیاتیمان هەیە بەشی ئارایشتمان هەیە بەشی چنینمان هەیە وە کافێکی بچووکمان هەیە بەشی کاری دەستیمان هەیە ئێمە هەموو لێرە کۆبووینەتەوە پێکەوە کە بۆ نمونە خانوێگێتە ئەم ماڵەوە گەورەترین کێشەی ئەوەیە لە کۆشتەکانی دەستکەوێ یا لە شوێنێک بە پارێکی گران دەسیکەوێ من دوو مەرجم هەیە لە ماڵی خۆمە تەنیا ئەوەیە کاری دووبارە ناهێنمە ئەم ماڵەوە ئەبێ ئەو کەسی کە تایەتی کاری دەستێکەکە بەس ئەو بە تەنیا ئەو کاری هەبێ و هەروەها مەرجی دووەمەم مەرجی ئەوەیە کەشتەکانم نابێگران بێ لە ماڵە. ئەمە بەشی گەلەری پاشێڵە وەکو مۆزەخانێکی بچووکە لە ناو پاشێڵە بریتە پێگاتۆ لە تابلۆ لە کاری دەستی لە کاری چنین بۆ نمونە ئەم کارانە کاری دەستی خات و شلێرە و هەم جلی بەری بووکەکان جلە کوردیەکان لە هێلەکەوە لە چەفتەوە لە دەستماڵەوە لە کەواوە هەمووی کاری دەستیم خاتونە دەستڕەنگینەیە دەستخۆشی لە یەکەم. من ماوەی 14 ساڵە کاری درومانەکەم لە 2002 دوکانی خۆمم هەیە لە ناو بازاڕە کارەکەم ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە گواستومەتەوە ناو پاشۆل گروپ و لێرە کارەکانم زیاتر بەرەو پێشچووە. شێوازی کارکردنی من بەیانیان لە سعات 8ەوە کارەکەم هەتا ئێواران نزیکی سعات 7 هەر کەسێکیش و هەر کەسێک زەرور بێت بۆ درومانەکەی شەوانیش ئەمێنینەوە جلەکانی بۆ ئەدورین لە بەرۆی شوێنەکە ئەتوانین شەوان بمێنینەوە جلی بۆ بدورین. بە کارەکانمانەوە هیلاکە بین بەڵام دڵسۆزێکی زۆرین بە کارەکانمان بۆی جوان دەربچێت. بەڕاستی من لێرە زۆر مرتاحم بە کارەکەم ڕۆژانە ئێمە لە سعاتەی بەیانیەوە هەتاکو و ئێوارە سعات 7 بۆ 8 ئێمە لێرە کارەکەین. لە زاخۆ و لە نزیک پردی دەلال پرتوخانێک لەلایەن هاوڵاتیەکەوە بە شێوازێکی ناوازە و زۆر سەردەمیانە دروست کراوە کە خزمەتێکی زۆر باش بە خەڵکی ناوچەکە و ئەو گەشتیارانە دەکات کە سەردانی زاخۆ دەکەن. لەو پەرتوخانەیە بە مەبەستی بە کولتورکردنی خوێندنەوە ئەو هاوڵاتیانە یا گەشتیارانەی کە سەردانی دەکەن دەتوانن بە خۆڕایی پەرتوک بخوێنەوە. Ez dilêr dilêrînim
خودان پرتخانه دلیرین و پرتخانه پرا دلال وکی دیزاین وکی فروتن اکامین پرتخانه سر آس پارزگاه دو که وک دیزاین اکامین پرتخانه کردستان وی دیزاینی او یا زر جدا بیداری هات ندیناتن بله وک راجع خواندن اکامین پرتخانه گله کتبتن فروتن از بارد کم الروجد ايني وبيشان بو حتى تشيل بارتوجت انا ورغرتنش لا خلك فبالروج ديجيت عادي بدلي خود بي بارتخون دين يعني روجانا 20 25 بارتوك خلك زاخو بما ديار كرنه وراسنات اخو سلمان كش همي باجر دي بتر بارتوغات خوينن اولين شن بتر باكولين بكل بارتخون دو كداجي انا خلاص نفسي هوا ایدی ام گلت اشتاوی گاوید کن امت بیشین کلتوره اد بیشین بلام نبیشین خواندن کلتوره خواندن گرنگه بدویه بیت خواندن یعنی شینا از بیشم الجایی که واسه گشتو گذاری ایدی وقتی خلکه کلویری خواب توفکی و خارنی یانتش تکیدیم مجیلت کرد خلکه ما ایدی یا گرنگه و بدویه ایدی وقتی با پرتوکا بخونی چون که هر پرتوکا گاوی تو بخونی هر پرتوکا که مجیه کسی کی زانه کیه یعنی اوی شیناتو بیشی خوازی من افزانا دیت با آن اف کسی خواندوان دیت با اف نویسر دیت با اف ادیبه دیت با تیت بینی اف الفیر همیت آمادنه اف برهمیتوانه برهمیتو یعنی اف مجیتو الفیرنه کاری هنەری بۆ خاتونێک دەبێتە خولیایەک کە لەگەڵ پیشەکەی کە پزیشکیە بتوانێت کاری هونەریش ئەنجام بدات وەکو خۆشی باسی دەکات ئەو هەر لە منداڵیەوە خولیای کاری وێنەکێشان و کاری هونەری بووە لەگەڵ پیشەکەشیدا ئەو بەردەوامە لە کارە هونەریەکانی کە وێنەکێشان. ناوم هاڤانە حەمە ڕەشید نادرا لە 9 ساڵیەوە دەستم کردووە بە وێنەکێشان دوای ئەو بماوەیەکی زۆر لی دابڕام لە دواییە دیسان دەستم پێ کردەوە و ئیشم کرد بۆ کردنەوەی پێشانگایکی تایبەت بەخۆم زیاتر ئیشەکانی من دەلالەت لە سروشتەکە لە سروشتێکە ئەیبینم و حەزەکەم بیکەمەوە و جاری واش هەیە شتێک لە مێشکی خۆم بۆی زیاد ئەەکەم یان شتێک لە سروشتەکە خۆی کەمەکەمەوە بۆی هەست هەنێک وێنەی کەم هەیە کە تعبیریە زیاتر هەر سروشت نییە هەنە وێنەش عیلاقی بە پیشەکەی خۆمەوە هەیە هەڵمیاوە ئەوانە هەمووی لە وێنەکانمە ڕەنگات. هونەر حەزێکی خۆم بووە هەر لە مناڵیەوە حەزم لە وێنەکێشان بوو لە هەموو بەشەکانی هونەرا زیاتر هەر شێوەکاری بوو لەبەرەوە هەرچەند نەمتوانی بەشی هونەریش بخوێنم نەمتوانی هەرواز لە هونەرەکە بێم چونکە حەزێکی تایبەتیم هەبوو بۆی. هەرچەند من بەشی هونەرم نەخوێند کۆلێژی پزیشکی دانم خوێند بەڵام ئەو نەبووە ڕێگرت لە بەردەما بۆ وازهێنان لە هونەرەکەم بەردەوام بووم لە وێنەکێشان هەوڵم یا پیشەکەشم بەشداری پێ بکەم لە هونەرەکەمە و ڕەنگ باتەوە لە ئیشەکانم. لەگەڵ گۆڕینی وەرزەکان کوردستان دەبێتە شوێنی بەرهەمهێنانی بەرهەمە جیاوازەکان لە ڕز و باخەکاندا لە گوندی ستارتکەی دەڤەری خۆشناوەتی پیاوێک زیاتر لە 6 ساڵە کاری ڕەزەوانی و بەرهەمهێنانی مێوژووترێ دەکات ئەو لاگەڵ خێزانەکەی لەگەڵ پێگەیشتنی بەربوومەکانی بەهەرەوەزی بەرهەمەکانیان لێ دەکەنەوە.
ئەمە گوندی سارکەیە ئاقاری قەراسنج و سارکە تێکەرە ئەوە ڕێزەی دێمیە لە پاشێن جینێ ڕێزەی دێمیوتی خلاص بوو برێن پایز داات خلاص بوو بوارێ لە مانجی دوو ڕزبڕینێ دەکەین بەم شاری لە پاشێن جینوچی ئەو خلاص بوو مانجی سێ و چار دەوری سێ و چار پێمەڕە دەکەین بنمێو وچی ئەو خلاص بوو چ دەمینێ ترێ پەسی لە پیا دەبی و ترێ پیا دەبی و دێن ئەو هەدەڕنین و بەهارەوەزا و ترێکە لێ دەکەینەوە ڕادەکەین ئەو هەوەکو مشتاغێ بە ترێی نافرۆشین ئەمە برێن هەیە و بە ترێژ دەفرۆشی بە سندوق دەباتە گومرجێ دەفرۆشی ئێمەش بە مێوش دەفرۆش ترێ ئەو مەتیقی بەتامە شیرنە پڕە قەرەوە بی زوو ئەو سەرەوە برێن لە سەفینی بۆ دیوە درەنگتر وێ ڕادەگا درەنگتر وێ ڕادەگا پایزی بەسەدادێ وچی ئەو دۆرە خۆشناوەتی برێن ساردکە و خۆران و قەراسنج و قەراسنج و ئەوانە قەرەوە ترێکەی قەرەوە بی و شیرنە پڕە ڕزەکەمان بەردا لە قەندەرە خۆمان خزمەتەکەی وە ناودەینین و ئەویش دەکەینە خێر و ئەمن گەلە جار ڕەمەزانان مێژەکەی دەکەمە شەربەت لۆ بادیان دەکەینە خێر ترێ کەس چەندی خوا بە نسیب کرد هەرچی لێ خوارد خێرێ مردیان بی ئەوە دیش بۆکەی ماڵحا ئەو دەمینێتەوە دەکەمە مێژش لۆ ڕەمەزانێ دەکەمە شەربەت دەکەینە خێر عمرم بووە هەفتا و سێ سال لە برن لە دە ساڵێ دەوعارەی برن تێدامە لە منداڵی تێدامە هەتا ئەوڕۆ هەنجینەش هەر ئەوە بە زەمانی خۆی بە تەرەنتەر و شتێوە زۆر ناکرا پێم کەر و گا و هێستر و ئەوانە زۆر دەکرا خەت بە خەت داهاتوو دەسو دیتی تو لە پاش هەنجینێ وشک و ئەلعانەکە پێمەڕە نەکرێت بە باران بە قەرتارە و شتی دەمان بردا و لێرە بە منداری برێن و چەمە مندار بووین و جاعێر بووین و بە تڕمبێلان بە لۆریان دەچۆ بەغدایە و دەچۆ مووسێ و دەچۆ کەرکوچێ و بە لۆریە سندوقی گەورە لە پاش هەنجینێ ئەو عالم دۆشاویە کرد لۆ خۆ پایزان و هەر کەسە لۆ خۆی ڕای دەکرد ئەوجا هەبوو زۆری ڕادەکرد هەیەک هەبوو کمی ڕادەکرد لە ماوەی ڕابردوودا بینەروی سەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.